پیدا باش تماشاوانان کردستان 24 افروکه از و هفکار خوشاکر دید گل هوا دامین لبیانی 24 کانو برگاو بابت جواز میتین توارد من بریتینش دیارده از دراوی و بفرودان خوراکی هفدم توارکی دی هری گرینگه لجیهان اسپور تایبت لکردستان یا گرینگه اوشی کدوه کنو نرین همی عراقنا الخلا يعني طالوان كان داو بيقومون افرياريا ونهايا دقال نصر اماراتي از هفكار خوشاكر دقال هوا دابين لارجەگەیەکن سڵاوی ئێمەتان لێبێ وەکو هەمیشە لە بەیانی 24ەوە کۆمەڵێک تەوەر و بابەتی گرنگمان بۆ ئامادەکردوون لەگەڵمانە بمێنەوە. ئەڤین ئەڵێم بە من دەست پێ بکەم. فەرموو. ماوەی 6 ساڵە ڕێکخراوە ژینگە پارێزیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی بوژاننەوەی دارستانەکانی زنجیرەچیای زاگرۆس هەڵمەتێکی ژینگە پارێزیان دەست پێ کردووە کە بە ناوی زاگرۆسانە ناسراوە. لەم هەڵمەتەدا کە هەموو ساڵێ دەیان ڕێکخراوی ژینگە پارێزی تێدا بەشدار دەبن لە سەرانسەری ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەنگ و نەمامی بەڕوو بادام دەنێژرێ. ئەم ساڵیش یەکەم هەڵمەتی زاگرۆسانە لە ناوچەی مەریوان و لەسەر بانگەوازی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بەڕێوەچوو. لەسەر بانگەوازی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و بە بەشداری دەیان ژینگە پارێزی چەندین شاری ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم چالاکی زاگرۆسانەی ئەمساڵ لە چیاکانی نزیک مەریوان بەڕێوەچوو. ئەمە شەشەمین هەڵمەتی زاگرۆسانەیە کە لەسەر دەستی ژینگە پارێزانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێ و ئامانجیشیان ژیاندنەوەی دارستانەکانی زنجیرە چیای زاگرۆسە. زاگرۆسانە بووە بە براندێک کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەریکە هەموو شارەکانی تر ئەتەنێتەوە و شاڵاوێکی خەباتکارانەیە بۆ چاندنی بەڕوو و جۆرەکانی تری نەمام لە کوردستان. لە یەکەم هەڵمەتی زاگرۆسانەی ئەم ساڵدا بەشداربووان لە چەند هێکتار لە شاخەکانی نزیک مەریوان دەنکی بەڕوویان چاند. ئەم هەڵمەتە لە ڕۆژانی داهاتووشدا لە ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام دەبێت و لە هەر ناوچەیەک ژینگە پارێزان بە گوێرەی ژینگەی ناوچەکە نەمام یا دەنکی بەڕوو بادام یا قەزوان دەچێن و هیوادارن بەشێک لەم دەنکە بڕوانە شین ببن و ببنە دار بەڕوو ئەم شوێنە ڕوتەنە بکەنەوە بە دارستان. بۆیە ئەم شوێنمانە هەڵبژاردووە کە لەمە بەدووە خەڵک نەتوانن ئەم شوێنانە بکەن بە ماڵ و بکەن بە مڵکی خوسوسیخوان یا بیفرۆشن یاچێکی لێ بکەن. ئێمە کە لە مەهاباتەوە هاتی سعات 5 بەیانەوە بەڕێکەوتوین کە بتوانین بۆ شوێنێ بۆ کاتی خۆیدا بگەینێ و کە بتوانین ئیشەڵڵا نیشتمانێکی جوان پارێزین و ئاوادانی کەینەوە ئیشەڵڵا بتوانین ژینگەش پارێزین کە خەڵک وڵاتەکەی پیش نەکا و خایەن ڕایگری ئیشەڵڵا. لە ساڵانی ڕابردوودا بەهۆی ئاگرکەوتنەوەی بەردەوام لە دارستانەکانی زاگرۆس و هەروەها دزین و فرۆشتنی دارەکانی ئەم ناوچەیە لەلایەن قاچاقچیانی دارەوە و داگیرکردنی دارستانەکان لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە زیانێکی زۆر بەر ئەم دارستانانە کەوتووە کە ڕەنگە قەرەبووکردنەوەیان دەیان ساڵ بخایەنێت. بەم حاڵەش دەیان ڕێکخراوی ژینگە پارێزی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە 6 ساڵە هەموو ساڵێ ئەم هەڵمەتە بەڕێوە دەبن بۆ ئەوەی لانی کەم نیشتمانێکی سەوستر بەنەوەکانی داهاتوو بسپێرن. کامیل بۆکانی، کوردستان 24. شاکر دچینم لەسەر یەک تەوەرن خوێن گرنگن ئەڤروکە بەری ئەم میوانی خوار گرن بێگومان ڕۆژانە مرۆڤ زیاتر چەند ژەمێن خواردنێن خۆن بەجێ چل ماو بیتن چل دەرڤە بیتن مثلا بۆ ئید وەکی ماسینگەڵ هەرش دەرڤە خۆن خواردنێک گوه نادەنێ لە ماڵێ چ دروست دەکەن چ دروست ناکەن ئەوێن ماڵ بژین خێزانژی بن لە ماڵێ چێت بیتن خواردنەکە زۆر ڕۆژانە تێتە هاوێتن. ئەگەر ئەم سەحکەینە چەند ئەخۆی بیخۆ مشکلە نییە بەس فڕیمێ یای دوایی هەوڵ بۆ نمونە چەند پێویستە هەندی لێ بکەرەوە بێگومان لەسەر وی بابەتی ما راپۆرتەکەی ئەم بزانە بن ڕۆژانە مرۆڤ زیاتر ژێژەمە کەنانیت خۆت وەکەمە گوتی ئەگەر لە ماڵەژی نەبن لە دەرڤەنە بزانین کە چه بابەتێکی گرنگە و چاوایە ناوە خەڵکی و د ناوە ماڵێن وانەتە. ئامادەیان کردووە چاوەڕوانی کڕیارەکان و
بێن لە چێشتخانەکەیان پێشوازیان لێ بکەن تاوەکو ئەم جۆرە خواردنە جۆرە و جۆرە گەرمانەیان پێشکەش بکەن. لە کاتی ژەمدا هاوڵاتیان دێن بە گوێرەی خواستەکانیان خواردن داوا دەکەن، ئەوانیش بە گوێرەی هەبوونی چێشتخانەکەیان پێشکەشیان دەکەن. ئەمە پاشماوەی خواردنی دوو کەسە دەبینین کە دوای نان خواردنیان بەشێک لە خواردنەکەیان لە دوای خۆیاندا بەجێهێشتووە. خاوەن چێشتخانەکە دەڵێت ڕۆژانە سەدان کیلۆ خواردن پاشماوەی کڕیارەکانە. ئێستەوە بە پارە کرایلەکەنە من کابرا دوو ماوە برنج خواردی داوای ماوەنشکی کردەوە ئاوازە چەندی هێشتەوە هەمان چشت هەمویان. ئێستا من لە سعات دەوە چێشتخانەم خواردنی دەفرۆشمە تا وەکو سعات 3 عەسرێ ڕۆژانە 250 کیلۆ 300 کیلۆ لە برنجی لە فاسولیای لە مەرەگەی ناو ئاوێیە بێزگە لە نانی ڕۆژانە 250-300 نان هەمووی فرێدرایە. داوای ئیزافە بکەوە پارەلی وەرناگرم مشتری هەیەلەکەنە من داوای سادەش کردیا دوو مەرەگەم داتی داوای دیسان کردەوە دایتمەوە ئەوە پێم خۆشە بەڵام نەک برێ هەرچی هەیە بینە لە سەمێزەکە دانێ. ئێستاوە دوو کەسکە دەتانی ئێستا دانیشی بخواتن دوو کەسکە خواردنی دوو نەفەری ما ئێستاوە ناو ئاوێ یەکسەر هەمووی ناو ئاوێ بەز ئەمە نا زۆربەی مەطعەمەکان دەناڵێنن بۆ وەزعی مشتریەکان دەرێکا کە بابێتن هەر دەرێ بابێن عنی مسەتەرنی لەسەر نەفسی خۆی بەڕاستی چاوی تەنگە. وەک پێویستیی ڕۆژانە خەڵک لە کاتی ژەمەکان گەر لە ماڵیش نەبن لە چێشتخانەکان خواردن دەخۆن، بەڵام زۆر جار بەهۆی داواکردنی زۆری خواردنەکان بەشێکی لێ دەمێنێتەوە و بە ناچاری فڕێدەدرێن. بە گوێرەی داتایەک لە 2000 تۆن زبڵ و خاشاکی ڕۆژانەی شاری هەولێر زیاتر لە 130 پاشماوەی خواردەمەنی ماڵان و چێشتخانەکانە کە ڕێژەی زۆری زبڵ و خاشاک پێک دەهێنێت. لەوانێ لە ڕوودینیش دەزێدە ئیسرافی یعنی چەندت پێدەخرۆنە داوەکە ئێستان بەخۆم دوو ترشیان تشتێک بەس بوو یعنی مەرەگەک بەسە لە باتیەوەی دوو مەرەگە سێ مەرەگەبی بەس کابراش هەیە عەزی لە فاسوولە هەیە عەزی لە بامێ یانێ جاروێ نیوەی خۆی خەسار دەبی بەس ئەگەر داوا لە مەطعەمەکانیش دەکەین ئەگەر بۆ ئاژەڵی بنێرن گەلە باش خەساری نەکەن. یعنی لەسەر مێزەکە چاو لێ دەکەی سێ گەنجانیشتوە چوار گەنجانیشتووە بەڕاستی چەندیان خواردو سێ ئەوەندەی کە ماوە لەسەر مێزەکەی ئەوە شتێکی جوان نییە بەڕاستی چەندت پێدەخوڕی ئەوەندەی داواکە یعنی گوناحی زیادە ئیسراف بکەیت بە هەر دەوڵەمەند بە هەر هەد بێ خۆ مەسەلە هەبوون دەوڵەمەند دوو شتیوان نییە بەڵام یعنی شتێکی جوان نییە ساد و چەند پێدەخوڕی ئەوەندەی داواکە. ڕۆژانە زیاتر لە 2000 تۆن زبڵ و خاشاک لە شاری هەولێر کۆ دەکرێنەوە و لەلایەن تیمەکانی شارەوانیەوە چارەسەریان بۆ دەکرێت. نزیکەی 132 ڕێژەی زبڵ و خاشاک پاشماوەی خۆراکی ماڵان و چێشتخانەکانن کە ڕێژەی هەرە زۆری پاشماوەی زبڵ پێک دێنن. ئەحمەد عەبدوسەمەد کوردستان 24 هەولێر. بەڵێ ڤینەما یەکێکە لەو دیاردانی کە پێشتر حاڵەت بوو ئێستا بۆتە دیاردە بە فێڕۆدانی خواردن و احترام نەگرتنی ئەو خواردنەی کە دروستەکرێ هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە پێم وابێ ئینسان زەرەرێکی زۆر باش لە خۆیە کە ئەو خواردنە نازدارە خاتە ناو زبڵدانەوە. ئەم زیاتر لەسەر باخڤین شاکار ئەمە میهوانێکی هەی وەکی تەگوتی ئەگەر بوومە بدەیان یاسین میهوانێمە ئەگەر بوومە بدایتە ناز لەسەر بابەتی بەفیڕۆدانی خواردن و زیادە ڕۆیی لە خواردنە کاک عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئەم بەیانیە لە لامان میوانە. بەیانیت باش کاک عەبدوڕەزاق یەکسەرمێ بە پرسیارێک دەست پێ بکەم. میلەتی کورد بەعام گرانیەکی زۆر باشی بینیوە نەبوونی بینیوە دەردەسەری بینیوە بەڵام جێگەی داخە لە ئێستادا ئەبینین چی لە چێشتخانەکان دابێت چی لە ماڵان دابێت خۆراکێکی زۆر زۆر بەفیڕۆ ئەدرێ کە ناتوانرێ ئیسفادەی لێ بکرێت. ئەمەوێ باسێکی ئەمەم لەگەڵا بکەی کاک عەبدوڕەزاق. دیاردەی بەفیڕۆدانی خۆراک دیاردەیەکی بەربڵاوە بە تایبەتی لە ناو دانیشتوان یعنی کۆمەڵگەی هەرێمی کوردستان بەوەی کە خواردنێکی زۆر دروست دەکرێت بێ ئەوەی کە بتوانێت سوودی لێ بگیرێ یان
بەکار بهێنەیان وەکو خۆراک خەڵک سوودی لێ بینی ئەو خەڵکانێک کە خۆیان دروستەکەن. بۆ نمونە ئەگەر یەکێک لە میوانداری بکات لە ماڵەوە میوانداری بکات میوانداری کۆمەڵە خزم و کەس بکات خواردنێک لێ حازرەکە ئامادەکات دوو ئەوەندەی پێداویستی ئەو کەسانەیە کە میوانن بۆ ئەوەی لەو ڕوانگەیە کە بڵێ من شەرمەزارە بم ئەگەر کەم دروستکەم بەڵام ئەوە لە ڕاستیدا بەهادەردانە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ژینگەیشەوە لەبەرەوەی ئەبێتە پاشماوە. دیاردێکی تر ئەوەیە کە لە چێشتخانەکان زۆر لە خواردنەکان زیاد لە داواکاری میوانەکە یان بەبێ ئەوەی میوانەکە داوای هەندێک شتی کردبی بۆی دائەنرێەوە ناشخورێت دواتر ئەبێت بە پاشماوە. ئەمە ئەو دیاردانە دیاردێکی زۆر خراپن هیوادارین هەم خاوەن چێشخانەکان هەم خانمەکان لە ماڵەوە کە خواردن حازرەکەن بەقەدەر ئەوەندە خواردن ئامادە بکەن کە سوودی لێ بینیان ئەخورێت. باشە کاک عەبدوڵڕەزاق ئەگەر ئەم سەحکەینێ وەکی تا گوتی لە خارنگەها و وانجها خارنەکە زۆر تێتە هاڤێتن و زێدەڕەوی لە ناودا تێتەکردن باشە ئەم دە چاوەشین vê کۆنترۆلکەین ئەم دە چاوەشین خارنگەها کۆنترۆلکەین ئەگەر ئەم نەشین ماڵباتن خو کۆنترۆلکەین و vê کلتوری بگۆڕین ئەم دەشین خو خارنگەها کۆنترۆلکەین ئەم دە چاوە وەلێکێن ku خارنگەه ناچار بن زێدەڕەویە لە خارنێ نەکەن بۆ ئاڤێتناوێک و تەسیرە لە ژینگەها ما بکاتن. خۆی ئەبێ لە خانەوادەکان لە ماڵباتەکان خواردن دەست پێ بکرێت کە خواردن کەم بکرێتەوە کەم بکردنەوە بەوەی کە زیاد لە پێویست ئامادە نەکرێ. لە چێشخانەکانیش ئێمە چەند جارێک سمینار و ڕکشۆ پیشمان کردووە بۆ خاوەن ئوتێلەکان و چێشخانەکان کە ئەو خواردانە ئەوەندە لەسەر داواکاری میوانەکە لەسەر داواکاری زبوونەکە خواردن دابدرێ نەک تۆ داوای خواردنێک بکەی بەڵام پێنج زۆر شلت بۆ بینێ کە تۆ ناتوانانی ئەو پێنج زۆرە بخۆی یانێ تۆ حەزت لە بامیە بەڵام ئەو فاسولیاشت بۆ دانێ بانجانیشی بۆ دانێ کە تۆ هەر ڕەنگە هەر حەز لێ نەبیان داواش نەکردبی ئەوانە دیاردێکی خراپە حەقوەیە لە چێشخانەکان چکە زۆر بە فیڕۆچێ ئەو خواردنە زیادانەی کە دێن دائەندرێ دواتر ناخورێ حتمما ئەوە زاریش کرد بەکار نایێنرێتەوە یەکسەر فڕێ ئەدرێتە ناو حاوێ زبل و حاوێ زبلیش ئەوەیە کە لەگەڵ زبلەکانی تر تێکەڵاوە بێ و ئەبرێتە ئەو شوێنانەی کە تەرخان کراوە بۆ فڕێدانی زبل ئەوەش ئەبێتە هۆی دیاردەی بۆن یعنی دروستکردنی بۆنێکی ناخۆش لە ناو زبلەکان لەبەر ئەوەی خواردن کەمایەوە بەهۆی کارلێکی تیشتی ڕۆژ و بەکتریا ئەو بۆنانە دروستە بێ غاز دروستە بێ مادەی تر دروستە بێ بۆنی لێدێ ئەو ئەبێتە شتێکە خەڵک هەراسانەکە و بۆنی زبلەکان لە دوورە دێدەنە ئەگەر بێت و پاشماوەی ڕاقی تر وەکو مەسەلەن دار تەختە ئاسن شوشە پلاستیک ئەگەر فڕێ بدرێ ئەوانە هیچی بۆنی لێ نایە ئەو بۆنەی کە لە ناو زبلخانەکان دێ بۆنی خواردنەکانەکە فڕێ درراوە بەڵام دەکرێت سوود لەو پاشماوانەوە بگیرێ بەوەی کە ئەگەر لە چێشخانەکان بە شوێنێکیان هەبی بۆ وشکردنەوە یان کۆمپانیایەکە بی بچێ و خواردنانیان لێ وەرگری و دوایی بیکات بە کۆمپۆست دەکرێت ئەگەر خەڵک ئەو هەموو بەفیڕۆدانە ئەو هەموو بەفیڕۆدانە زۆرە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا دەخاتە مەترسیەوە ئەوە یەکێک لە زیانە ئابوووریەکان ئەوەیە کە تۆ خواردنێکی زۆر حتمما خواردنانە هەموو بە پارە ئاکردرێ کە بە پارە کردرا دوایی لە بازاڕش هەندێک جار قەیران دروستەبی بە خەڵکەتی شتێکی زۆر ئەکڕی دوایش ئەیکاتە خواردن و خواردنەکانیش فڕێدا یانەوە کاریگەری زۆرێ بێ ئەمە زیاتر لەسەر ئەو بابەتە بێ ئیش لەسەر هوشیارکردنەوەی هاوڵاتی بکەین کە زۆریش هەوڵمانداوە بە تایبەتی لە وەرکشۆپ و سمینار و ئەو چاوپێکەوتنانەی وەکو ئەمڕۆ کە ئەیکەین لەسەر ئەوەی کە
خەڵک وشیار بێتەوە نەڵێ عیبەیە من میوانم هەیە و خواردنەکانم کەمی کرد. خواردنەکان بەشی ئەوە بکە کە میوانەکان تێر بخۆن و تەواو ئەگەر نا پێداویستی ماڵ هەر خانمێک کەزانێ ئەندامانی خێزانەکەی چەندیان پێویستی بە خواردنەیە هەر ئەوەندە ئامادە بکە باشترە لەوەی کە فڕێبدا هەم لە ڕووی ئابوووریەوە خراپە هەم لە ڕووی ژینگەیشەوە خراپەکە بۆن دروستەکە بۆنی پاشماوەکان دروستە ئەوە پێویستە چارەسەر بکەین. بەڵێ کی بەرپرسیارە لە هوشیارکردنا خەڵکی ژعالیە مەسەلەن هەر لە ماڵ لە کلتورکردنێ و هەمژی لە خارنگەها کی بەرپرسیارە لە هوشیارکردنا خەڵکی لەسەر vê دیاردێژ بەرکو دەمەکیدا کو هەڤڕکیت کەن خارنگەه لەسەرەوێ کو خارنێن زێدەتر بەرهەم بێنە نەکو ئەوەیە کو کوواڵەتیە خارنێن خوا باشکن. ئەوەی بەرپرسیارە یەکەم جار دەستگاکانی ڕاگەیاندنن ئێوەن یعنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن سوسیال میدیا دوام ئێمەش بەشدارین لە ئەرکە ئەبێ ئەمەش دەوری خۆمان ببینین کە بینیمانە بەڵام ئەبێ زیاتر ئاوڵدەین خەڵک تێبگەینین لەوەی کە ئەوەکان لە ئامادەکردنی خواردنەکان لەو کاتێککە میوانداری هەیە یان لە ماڵش خواردنی ئەوەندە ئامادە نەکاکە بە فیڕۆبچی سێە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەی لە بوارە ئیشەکەن چوارەم ئەو کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکان کە ئەوانیش ڕابتەچیان هەیە ئەوانش حەقییانە یعنی ئەرکێک لەسەر ئەوانیشەکە خاوەن چێشخانە و تێلەکان ئەوانەی کە خواردنگەیان لێ مەطعمیان لێە ئاگاداریان بکەنەوە کە پێویستە خواردن بەقەدەر ئەو میوانانە دابدرێکە داوایەکەن. ئێستا ئەگەر بێت و لە هەموو شوێنێک لە چێشخانەکان ئەگەر یان لە وتێلەکان هەیە ئەگەر بۆ فێی کراوە هەبی هەر کەسەوە بە پێی پێداویستی خۆی خواردنەکە هەڵەگرێ و دوایی ئەبێ هەمووی تەواوکە و هیچی نەبێتە پاشماوە یعنی ئەوە جۆرێکە لە باشیەکان کە بۆ فێ کراوە هەبی بۆ ئەوەی هەر کەسە و چی ویست ئەوە هەڵگرێ نەکرێت تۆ لە چێشخانەدانیشی داوای برنج و شلەیەک بکەی بەڵام سێ چوار زۆر شلت بۆ بێنێ ساردیت بۆ بێنێ دۆت بۆ بێنی ماستاوت بۆ بێنی کاوانە لەوانێ هەمووی نەخورێتەوە یعنی مەبستمەوەیە ئەم هۆشیارە هەمە بێ لای تاچی شەبێ کە داوای چی پێویستە یان جۆرە خواردنێک حەزی لێ و ئەخوا هەر ئەوە داوا بکە نەکشتی تر داوا بکە. دووەم خاوەن چێشخانەکانیش پێویستە نابێت لەوە زیاتر دابنێن بۆ خەڵکە بزانانی ینی پرس پێ بکەن ڕۆژانە بە میوانەکەشخانەکانی هەرێمی کوردستاندا چ خواردنێک پێویست زیاتر لە دەیان تۆن خواردن فڕێ دەدرێت ئەم زبڵ و خاشاکە ئەچێت بۆ کوێ و تەندروستی مرۆڤایەتی چی لێکات یعنی خاتە ژێر پرسیارەوە بەڕاستی چکاوە هەمووی ڤایرۆسە چی لێت باسیەوەمان بۆ بکەیت ئەو زبڵ و پاشماوانەی کە فڕێ درێ بە تایبەتی لە ئێستا یەکەی چارەسەری زبڵ و خاشاکان تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە هەمووی پێکەوە فڕێ ئەدرێ ئەوە یەکە لەو دیاردانەی کە کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگە بەوەش ئێمە باسمان کردووە کە هەندێک دراساتش کراوە بە تەسەووری ئێمە لە سەتان 45 تا 50 وەڵا لەوانەیە زیاتریش بی یعنی زبر و پاشماوەکان پاشماوی خۆراکە یعنی ئەگەر بێت و ئەو پاشماوی خۆراکە نەبێت کەواتە تۆ لە 150 زبر و خاشاکان کەم ئەبێتەوە کە کاریگەریشیان لەسەر ئەوە هەیە لەسەر پیسبوونی ژینگە هەیەیان بە تایبەتی بڵاوبوونەوە بوونی ناخۆش و دەرچوونی ئەو غازانەی کە هەندێک جار ئەبنە هۆکاری گرگرتنی زبڵخانەکان بە تایبەتی لە هاویندا کە پلەی گەرمی بەرزە هەندێک لەو غازانە دەرچن لە ئەنجامێکی کارلێکی بەکتریایە لە ناو خواردنانە بۆیە بێتە هۆی دەرچوونی ئەو غازانەش و گرگرتنیان یعنی هەندێک جار ئەو زبڵخانانە کە ئەسووتێن لەوانەیە بە کاریگەری ئەو غازانە بیکە لە ناو زبڵخانەکان دەرەچن لە ئەنجامی کارلێکی چالاکی بەکتریاکان لە ناو خواردنەکان و بەرزبوونەوەی پلێگەرمی کە کاریگەری باشە کاک عەبدولڕەزاق تا گوتی کارێ میدیە
كقولتي كاري ميديا كو خلكي هشيار كاتو سوشيال ميديا كو خلكي هشيار كان راستا أفيكا بس كاري هوا بر برسيارتيا هوا جي جلا جرانتراج بركو هينجي دفيت هندك راي كاركا بقرنا بربون منا لدربي ولاتي دماكو تفتن پاشماوەیەکی بهاوێژی لەوان زبڵدانان جدا جدانە جێ خواردنێ جدایە شاکار جێ بوونمونە پلاستیکی جدایە جێهێداران جدایە ئەvە هەمی هاتینە جداکردن بۆ ئەوەی خەڵکی خۆ هوشیارکەن کو پاشماوەی خۆ کو تو تاوێژی لە جایەکێ تایبەت بێتە هەلگرتن هیچی دێ چ ڕێکارێکی گرنە بەر کو خەڵکی هوشیارکەن ژە ئاڤێتنە ڤا پاشماوەیە کو زێدەڕەویە نەکەن لە خواردنەکە زێدەتر ڕێکارن هەوە چنە بۆ ئەوەی خۆ خەڵکی هوشیار ئەزانی ئەو جیاکردنەوەی پاشماوەکان ئەو کاتە ئەکرێ کە یەکەی چارەسەرت زبل و خاشاکت هەبێ یعنی تۆ ئێستا ئەگەر ئەوانەی تۆ باست کرد پێکەوە لێکیان جیاکەیەوە پلاستیک بەجیا و خواردن بەجیا و کاغەز بەجیا ئەوانە بەڵام لەبەر ئەوەی کارگەی ڕیسایکلین نییە بتوانێت تۆ هەر بابەتە و بیدێ کارگەیەک لەو کارگانە یان بەجیاکراوی هەمووی هەز زبڵخانەی و هەمووی فڕێ ئەدرێ بۆیە ئێمە جارێک گرنگیمان بەوە نەداوە لەوێ جیا بکرێتەوە دەستەیە ژیگا هەرێما کوردستانی ئێگەم جار شەریکەیەکی کوبژن کۆمپانیایەکی بینیتن کوڤان خواردنا پاکەتن ئیجا خەڵکی خۆ هوشیارکەین ژاوێتن نازێدەڕەویە خواردنێ ئانا تۆ لە مەبەستم تێنەگەیشتی مەبەستم ئەوەیە ئەبێ یەکەی چارەسەری زبل و خاشاگرا بندرێ بەڵام ئەوەی پەیوەندی بەدانانی یەک چارەسەری زبل و خاشاک هەیە وەزارەتی شارەوانیە نەک دەستە ژینگە ئێمە چاودێریەکەین بۆچی دانەدراوە ئێمە پێما وتون بۆچی پێویستە دابدرێ ئەو زبل و خاشاکانەوە فڕێ نەدرێ و بنگڵ نەکرێ بە شێوێکی ناتەندروست و نازانستی پێویستە یەکەی چارەسەری زبل و خاشاک دابدرێ بەڵام ئەوە لایەنی پەیوەنددار لەوە جێبەجێکردنی ئەو بابەتە وەزارەتی شارەوانیە ئەبێ ئەوان ڕاستەکەی کاک عەبدوڕەزاق ئێمەشدانێن ئەوجا چ لە ڕێگای خۆیانەوە بێت چ لە ڕێگای وەبەرهێنانیشەوە بێت لە هەر ڕێگایەک بێ ئەوان لایەنی سەرەکی پەیوەنددارن لە ناحکومەتکە دەبێت یەکەی چارەسەری زبل و خاشاکدانن هەروە دەبێت یەکەی چارەسەری ئاوڕۆژ دابنێن ینی هەموو ئەوە ئیشی وەزارەتی شارەوانیە ئیشی دەستەی ژینگە نیە بەڵام ئیشی ئێمەیە چاودێری بکەین بۆچی تا ئێستا دانەراوە ئێمە هەرچەندە بە وەزارەتمان گوتێ بە وەزارەتی شارەوانی سەردانیشمان کردووە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستە لای جەنابی وەزیر چوین قسەمان کردووە کە یەک لە ئەرکەکانی وەزارەتی شارەوانی دانانی یەکەی چارەسەری زبل و خاشاکە لە شارەکان ئەوە خاشاکدانراوە دایناوە لە ژێمانی بەڵام بەڵام ئەوەندەی ناتوانانی هەموو زبل و خاشاکان چارەسەر بکە بەڵێ باواز لە فڕێدانەکە بێنین سێرکە ئێمە لە هەرێمی کوردستاندا بڵین و نەڵین لە هەموو جیاندا کەسانی دەوڵەمەند هەیە کەسانی هەژار هەیە ئێمە هەمانە با بڵین پێویستیان بەو خواردنەیە کە فڕێ ئەدرێت واتە بەرماوەکە نا ئەو خواردنەی کە نەخوراوە و یعنی بیر لەوە نەکراوەتەوە بۆ نمونە نازانم ڕێکخراوێک ئەنجومەنێک شوێنێک پێک بهێنرێت ئەو خواردنەی کە لە چێشخانەکان زیادەیە واتە بەرماوەی خەڵکەکەنا ئەو خواردنەی کە بەکار نەهاتووە و زیادەیە بڕیارە فڕە بدرێ ئەم خواردنە بۆ دابەش ناکرێ بەسەر خەڵکێکا کە پێویستیەتی یعنی هیچ کاتێ بیرتان لەو شتە کردوتەوە خۆی ئەوە ئەو ئیشی ئێمە نییە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە لەو بوارەدا ئیشەکەن یعنی ئەوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ڕۆلی خۆیان ببینن لەوەی بتوانن لەگەڵ چێشخانەکان پەیوەندیان هەبێ و کار ئاسانی بکەن بۆەوەی ئەگەر خواردنێک مایەوە بەکار نەهات بەڵام دەستکاری نەکراوە فڕێ نەدراوە بەڵام پیسیش نییە دەکرێت ئەوانە کۆی بکەنەوە و لەو شوێنانەدا بەشی بکەن کە خەڵکی هەژاری لێ خەڵکی کەم دەرامەتی لێە یان ئەو خەڵکانەی بێلانە و بێ سەرپەرشتین ئەوان ئەکرێت لەوێ خواردنیان بداتێ ئەوە زیاتر هەم ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەم ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە یعنی ئەوەی ئەرچی دەستە ژینگە نیە بچی
خواردن لەوێ کۆکاتەوە دابەشیکە یعنی هەبێ ئێمە کاک عەبدوڵڕەزاق خەیلانی گوتە بێژێ دەستەیە ژینگە هەرێما کوردستانê زۆر سپاس هەر لایەنێکی پەیوەنددار لە حکوومەت ئەبێ ئەرکەکانی خۆی بە باشی جێبەجێ بێگومان زۆر سپاس عەبدوڵڕەزاق خەیلانەی دەستەیە ژینگەی و هەرێما کوردستانێک و بەردەفکەوەنە بەس یا ئەس باوەرم شاکار ڕاستە لە حکوومەتە هەرێما کوردستانê بێگومان شارەوانی وەکی کاک عەبدوڵڕەزاقی بەحەز کردی بەسییا گرنگ ئەوەیە و دەستەیە ژینگە هەیە دیف بیرۆ بۆ چۆنێن من دەستەیە ژینگە هەیە پێنگاوا پاڤێژیت بۆ هۆشیارکردنا خەلکی بۆ هۆشیارکردنا مەسەلەن حکوومەت و شارەوانی و وان هەمی ڕێکارەدانی لە هەندێک جێگەشە دانرابوو ینی بۆ نمونە چەند تەنەکەی خۆڵ کە بە زمانی خۆمان وای پێڵەن دانرابوو بەشێک بۆ پلاستیک بەشێک بۆ خواردن بەڵام خەڵک ینی پێوی پەیوەزنەبوو ڕاستە بەس ئەvە دەستەیە ژینگە هەیە شێتن خەلکی هۆشیار کاتن و هەفتەم ڕێکارەژی دانیت بۆ باشتربوونا ژینگە هەما و ئەم تێدا سەلامەت بین بێگومانم بابەتن خودێ بەردەوام بکەین یا هەری گرنگ ئەڤرۆکە لە ناف سپۆرێ و لە کوردستانê و لە عێراقێژی ئەوە کۆ دوهۆک لە کۆمەڵایەکەیە کوپایانەیەن کەنداف نونەراتیە عێراقێت کەتن لە جاما کەنداف وەکی ئەم بێژین لە یانەیان ئەڤروکەت گەل نەسرە ئیماراتی یاریە هەی شاکار لە باژەڕی دوهۆکێل دەما ئەمە ڕێک بابەتی ئەڤینیشە چکە ئەڤین هاندەری سەرسەختی یانەی دوهۆکە نه من هاندەری دوهۆک نی من هاندەری یانەکانی کوردستانم بێگومان لە خۆی سەرەکانی عێراق بەڵام خۆشەویستێکی تایبەتم هەیە بۆ دوهۆک بێگومان شانازی پێواکەینەوە گومانی بێگومان لەبەرەوەی نونەراتی ئێستا هەموو عێراقەکە لە دەرەوە لە پەڵاوانتێکی دەرەوە ئەم بزانین دوهۆک چاوە خوو بەرهەفت کات ji بۆی کوپا کەنداف دومای بەرهەڤیان دوهۆک بۆ یاریە گوپیتکێ یاریە نونەراتی عێراقێ ئەلگەراسیێ یا کوپایانên قەرەمانên کەنداوی عەرەبی بۆ mêvandariya ناسر یا ئیماراتی ئەوە بۆ یەکەم جارە لە یاریەکی کوردستانê ئەنجام دەد چ پێنەوێت ئەم دیێڕێپڕی تیمەکە پێز بین لێ دوێت مەبەوەری شێوازی یاریەخۆ هەبێت و دوێت مەبەوەری شیانت خۆشی هەبێت ئەگەر دێکەوین پێنەوێت ئەم گرنگیە vê yariyê zanîn em pê tivê piştevanayne da ku gelme rawestin û pitir hêzê bdeneme yarizanên duhok ilmovê rastiyana xolê bên vedaneka baş wergirtîne û berheviyên xwe eb temamî bi vê yariya giring kirîne eb tinê Zulfîqar Yûnis û Necm Şwan bo vê yariyet amade nabin ji ber hengavtinê du stêrên tîma duhok peyam bû piştevanên xwe hene ئەم پێتەوی بە پشتەوانی خۆی نەکو بێنە یاریگەی ji ber ku dema ew amade dibin divêt em bi wan stranê serkeftinê bêjin ji ber ku ew hemû hêzamene û dê harîmekin bû serkeftinê Wam gele hemasîn bû vê qehremaniyê û elhemdullah va bîst rojê ku xwe rawestiyayê me baştirîn şêweyê xwe amade kiriye û înşallah em hemî yarî hemasîn ku tiştekê baş vê yariyê de bikein û em zanîn qîmeta vê yariyê çend e û hêviya me ew e piştevan vê yariyê de amade bin bibne yarizanê ji me re dazdet yarîgehê da ku em şên encamekê dilxweşker dest xwe vebînin û înşallah bi zivrî neve bû encamê baş Yana Nasr eb komkirina şeş xalan serkêşa komayîkiya Kupa Kendavî ne duhok eb çar xalan rêza duêt hêt eb serkeftinê ser mêvana xwe dê serkêşiyê jê wergirît û pêngaveka dî berevqonaxa duê nêzik bît Alan Hüseyin Kurdistan 24 duhok بێگومان سەر بابەتێ کوپایانەیەن کەنداو و یاریەن دوهۆکێ و بەرهەڤیە نەسرێ و هەمیان شرۆڤەکارێک ji duhokê dêdgelmeda bêt kahên feteh şirvekarê futbola dêdgelmeda bîtin kahên bixêretê bo studyoyên Kurdistan 24 spêda te baş bîtin duhokê çawa xwe berhev kiriye êk ji palavantiyên herî giring e nûnerên Iraqê ne berheviyên wan çawa reveçin ku teşnêzik ve berheviyên wan adîtîne Spêda baş Evin Xan ڕاستیش دا ئەگەر سەحکەینە یانا دهوکێش ئامادەکاریەت وێ بۆ ئەvê یاریە شێم بێژین ئێکیش باشترین ئامادەکاریە ئەنجام داینە ئەگەر سەحکەینە چش لای هەنگافتنا بە بدن زبڕاندنا هەنگافتیەت یانا دهوکێ ئەگەر بتونێ سەحکەینێ زولفقار ما هەنگافتی بۆ یاریە بروکە ئەگەر سەحکەینە ئیسرائیل لای مۆراڵێ بە مۆراڵێکە بلند
یاریزان راهنرت یانا دهو که هنه بو اوه یاریه دمک دریج راهنان تنکرن سر شوازه که بلکو افجاره نی بیتنج بو پشتوانت یانا دهو که انجام دانا یاریه گورینت مازن سر پیکاتی سر شواز یاریه سر بیجین تکتیکا یاریه ده تکرم برانبر یانا نصر تبرک هدا مسعود میرال داخوازش شوی چندت کتن کو یاریه که هرش بری بیت انجام دان داخوازای چندت کتن شیانت یانا دهو که بینه دیار کرنت یاریه بروک هدا کاکاین پێم بڵێ گەشتبینیت بە میاریەی دوهۆک سەر بکەوێت یاخودنا برام بەرامبەر دهۆکێ ئێک جارتنێ گەشتبین نەبووم بەرامبەر دهۆکێ وتم دهۆک شکستنێنیتن بەرامبەر قووەجەویەت وەرزێبووریدا ئەوێ یاریەدا دهۆک سەرکەفتنینە ئەو بووم بۆوانەیەک و باوەری هەردەم دهۆکە هەبیتم بۆ سەرکەفتنێ اگه تشتت هرین خوشن ورزش شاکر اوه کو دمات ایمان بوی یا نه هبیتن او تو حاجت گی یا تو دبینی یا تو برهوین وانا دبینی ایدی اول بیتا پالنرک پشتوانیک بویانا تجی کتب شی برف سرکفتنی ببی یعنی تو هاندرک بیو حسک یا نه ادب سرکفتن تا ایمان به هبیتن تو شی ولی یار زناب بس من پرسیارکم لکاکاین وکو شروفکارک بو یعنی او لنزیک و آگاداری یعنی دوهوکا وتم بزانم ئامادەکاریەکانی دوهۆک گەشتبینە پێی کە سەر بکەوێت ئەو ئامادەکاری کردووە یعنی لەو ئاستەیە کە بتوانێت سەرکەوتن لە بەرامبەر نەسری ئیماراتی بەدەست بێنێت ڕاستیدا کە ئامادەکاری شێوازێکی گەلێکی باش هاتینە ئەنجامدان یعنی ڕۆژین بۆریدا دەمێکی درێژ یانە دوهۆکێ هەبوو خۆ ئامادەکەت بۆ بە یاریە گرنگ ژبەرکۆ گرنگترین یاری قۆناغا گرۆپا داد قارەمانیا کەنداوی عەرەبیدا بلکو یاریا برانبر یانا نصر بیتن یانه اکشین بیجین سر ولات عربیش یانه اکین گلکت نابودن گو خودان هزک امازن اکش بیجین پیسترین یانه مجویت ولات امارات بیجین بروی چنده آماده کاری یانا دهو که دم بوری دا بشواز اگه گلکی باش بون روزانه راهنان روزانه بیجین زبرین هندک یاریزانش هنگافتن روزانه بکار اینانا اوی شوازی اویده برانبر یانا نصر تا انجام دان باشا كاهين تبحث بهزيا نصر إماراتي كر بقومان هبونا راهنركي قالك نافودانجو راهنرك كل أياكس راهنراتي كريا وهاتي نصر إماراتي لبرامبر مسعود ميرال دياري كاتن كو مسعود ميرال جي يعني كانية بوي دهوك يعني كانية بجين تاقي كرنا كانية وڵاتەکێ خولەکانیە ئەوە هەمید باندورە خۆ لەسەر ئەنجامی ئەڤروکەیە یانەیە دووکە هەبیت لە هەمبەری نەسرێ بێگومان یاری دێ پێزێکە مازم بیتم بەرامبەر یانە نەسرێ ئەم نەشین بێژین دووک دێتە دوێ یاریەدا و سەرکەفتن بەلکو دێ پرێژەکە مازم بۆ یانە دووکێ بیتن ئەگەر ئەم سەر کاغەزی بەرێ خودداینێ دەبینین دوک برانبر تیم که یاری انجام دادن بلکو بهای بیشین ناب بازار یاریزان دا یا یک یاریزان بلکو برانبر یانا دو که همیه بیتن یاریزان که 3 میلیون دلار و 10 میلیون دلار اف یاریزان ناف تیم ده هبن بگمان ده یانا که گلکا پیز بیتن امشین بیشین یانا وکی نصر برانبر دو که یاری انجام دادن دو که به کلاوی چنده کردن تا اوه یاری ده شیطن تشتکی پیشکش کردن بیتر نیشانک بو یانا دهوکه بونا و یانا دهوکه اگر امسح که اینا بیجین شلای راهنری و مسعود میرال برانبر شرودی امشین بیجین دو راهنرن دو سیویت گلگه جیک جوازن هر وقتی تاماجه پیدا راهنره که یانا ایاکس راهنراتی کر بیتونن هوفنهایم و توینتیا هولندی هاریکار راهنری بدل یانا بارسلونا نکدا برانبر وی چندم سحکینه سی وی که راهنر مسعود میرالی بله اگر تو سحکیات راستی دا مسعود میرال گلک شارازال سر اوی راهنری هاش برکو یکیش حوال نزدیکیت مسعود میرال یا تیم شیرود راهنر یانا نصر اماراتی الگلوی چند جی حتی کوبری یاری بدروجا پیوندی تلفنی الگلک آخفتینه و بحث الوی چنده کریا کو یار یک آده خوش بیتن یار یک بیتن هر دو راهنر به کلاوی چنده کن و که هفرکیه که برانبر ایک براستنش برکو حوال نیک بون برینو که هر دو که بیشین برانبر ایک نراستی اینه ایکم یاریه ده برانبر ایکی انجام دن
ئەف چەندە شێن بێژین هەرێکێ وەکو هێزێکی بخودانە و ئەس بەرامبەر یانە ئیماڕاتیکەم هەمیشە لە تۆبی پێ ئەڵێن هاندەران یاریزانی 12 من جا تۆ پێم بڵێ وەکو شرۆڤەکارێک هاندەرانی یانەی دوهۆک چۆن ئامادەکاریان کردووە بۆ یاریەکە؟ ڕاستیدا هاندەرێت یانە دوهۆکێ هەردەم بەلکو ژمارە 1 من بۆ یانە دوهۆکێ بەلێت وەرزیدا حتا بێگاوێ ئەم شێن بێژین مەسعود میراڵی پشتەوانێت یانە دوهۆکێت یاریگا دوهۆکێدا کەیف خۆش نەکرینە ینی تنێ سەرکەفتنەکت قارەمانیا کەنداویدا هاتیەت یاریگەها دوهۆکێدا بەرامبەر وێ چەندێت خۆل عێراقیدا نەشیە سەرکەفتنێت یاریگەهێدا بینیتن شکستنەوە کەویە بوون بەلکۆ ji ber vê çendê em eger sehkeyne bîwerzî yarîgeha dihokê yarîgeheka xirab bû veger em sehkeyne mêjûa dihokê yarîgeha xwe da belkûşiya mastirîn yaneyê te Iraqê û heta ku ev yaneyê bêjin qaramaniyê ji derve pişikdar bûn rastî nîtin evrûke Mesûd Miral her wekî daxwaziş piştevanat ket amade bin bûyê çendê qerebûa van yariyê borî biketin evê nav yarîgeha xwe da serkeftinê neşiye bînîtin هر دیاریت دوهوکش کسن جینا یاریگاه دوهوک یاریگاه کاب زحمت بو هر تیم کاب پشکدار بیتن و حتی دبو نصر جی یا زحمت بیتنش برکو اگر تو بسیار کیل جاده آورزش یا دوهوک کو برانبر نصره تیم کاب هست تیم کاب خدانشیان بیشتن ام چین پشتوانی سرکفتن سروی تیمی بینی نکوب تنه بیاریزان ادنا باشه کاکاین اتوانی پیم بلی کلیدی یعنی کلیدی سرکوتنی یعنی دوه کام یاریزانه بگومان اگر هم سحکینت بیورزی دا پیتر کشوان یاریزانه کو بیت کلیلا سرکفتنت یانا دوهوکی دا بس از بیشم هارون پاش پیتر هارون جیبجی کره چکره و پشتینگه پیتر بیت تمام کره اوه کاریت دا انجام داند یاریا ابروکه دا جی فردو یاریزانه ده کارت کرنا خواه بن توی باره دا ما ابروکه دوهوک به کلاوی چنده بکتن پیتر رخ یاریگه دا پتر یه اکتیو بیتن پتر یه لوگ بیتن ابروکه دوهوک بیجین اخال لاواس یال دف نصره هی کو تاپت بلند و هلاوی برابانی نلوی آستیه کو بیجین وکی هلاوی هرش بری گله پیسترش بر بچند دوهوک فرد بینیتن باشه کاهین یاری ابروکه دا تا بحث هیلن یانا دوهوکه گر تا گوتی هلا سنگی حسانا و راس و سارخن و نوسا تا همه بحث کر از بسیار کدیش تکم پیتر دنوکه دان ناف میدیا عراقی دا گلکتی تا بحث کرن کو پاسپورتاوی خلاص بویا و خلاص بویتا عراقی و همیتش تکلایی بوینه کاساس ده پیتری بانکش کد شو بوی کوپا خلیجی او دل محاکادی هتا کرن و اگر بانکش کد ده مفاجعه بینید؟ بگمان میدیا عراقی دا دنگو باس بیچنده کو پیتر بیت دا خاص کرم بو هل بجارتی عراقی استوی بارد اما بو یارین بیشن باورتن گشتنا موندیال استوی باردانینم بیت بانگش کرم بیتم بو قارمانیا کنداوی افیارزانه بیت بانگش کرم بله بو یارین دی یا زحمت بیتنش بلکل جیوی هندک یارزانه دی هنه اتهل بجارتی عراقی دا برینو که آسته که باش پیشکش کریا باریا کامازون کاساس بوان یاریزانات دادن اوات ناف سوشال میدیا و میدیا عراقی داته تا گوتن بلکو دیا جواز بیتل سر اوا ناوروک بابتی داته تا دیتین دویگاوه دا گلک یاریزان هنه چه یاریزانه که وکی پیتری بیتن یعنی استش تاکیدی زیده کم بو تو کانال هوا بله جابداریت ایتا کرن سر پیتری و سر ماسسی برابان یانا دوکه بله حتی وگاوه بیشین او کسید بر پرسش وی چنده کو یاریزان عراقی نیشا کاساسی بدن یان کاساس جابداری آب کتن کاساس حتی وگاوه نزانت یاریزانه که هی دوک ناوی هارونه چیتن تشتاگه باش بکتن حتی کو بسیار جهات یا کرن کاساسی گوت یه از نه آگه دارم کو یاریزانه که بیتو ناوی هارون دوک دا آست بلند پیشکش کتن بله کاکاین وەکو زانین یعنی دوهۆک نوێنەرایەتی یەکێتی تۆبی پێی عێراق دەکات لەم جامێ و یانەکەش خۆشبەختانە کوردیە و ئێمە هەمومان وەکو کوردبوون شانازی پێواکەین پێم بڵێ بەشداریکردنی یانەی دوهۆک لە جامی کەنداودا چ گرنگیەک بە وەرزشی هەرێمی کوردستان دەگەێنێت
یکم تشت شوان گرنگیت سرکی کو ورزش کردستان نیشا ولاتن کنداوی بدهتن امش بیر نکن بورینا 10 سالا پترش 10 سالا چیانین کردی نشیانه پشکداریت قارمانی کاجدر بدا بکن بگمان دمش لای جغرافی و تل دوره که بجی دوروبر انت ولاتن عربی بن تو به کلی که ناوان ولاتا دا دیار به قارمانی کنداوی کشوان قارمانیا کشلای روزنامه‌وانی و بیجین روناهیه که گلگ آمازن سره و به کلاوی چنده تکرنه به قارمانی بشوازه که باشتر بیده دیار کرن بو سال اندهاتیش بر به چنده آماده بونا دهو که دوی قارمانیه دا بلکو بو کردستان همیه بیتن که کردستان بیده پیشاندان بو ولات عربیان کنده و عربی بیده دیار کرن پتر پری جواز اگر هم سخ کنه اف کانالت بگواستنا یاریه چه کانال قطاری بین یا روزنامه اماراتی بیتن یا عمانی بیتن یا حتی یمنی بیتن اف یا نید برانبر یا نه دهو که کرین بلکو دم بحثی دهو که دهو که بیانه نه هجمرن بلکو بحثی کردستان بشوازه که گشتید کن و ورزش کردستانت کن و پشتوانت یا نه دهو که پشتوانت کردت کن اوه چنده بیشین مفاگهین تا ورزش کردستان بشوازه که گشتی که پتر یا دیار بیتن ولات دوروبر دا نبتنه نافخویی دا بیشین امسح که این دهو کولیر نوروز سل زاخو ابتنه ام پشتوانت اگمین بلکو در کفتنا و تیم قارمانیه که هو سادا باشه که هین بابو ورزشا گشتیا هرما کردستان ده بید ام لبازار و گوهستنای یاریزانان العراقی اگر ام بحث کن دهوک کیش یاریزانی بینیدن ده مفایگهین توانا الگرد دویا خولا استرن عراقی چی یاریزانک ده مفایگهین تا یک هیئت دست نشان که کتب بجی اف یاریزانه مفایگهین تا دهوکه یعنی اگر لوه یاریزانی بینیدن ده هشتا بجین پکاته دهوکه به هستر کتن اف یاریزانه تمشین بیجین دی یانا دهوکه اینیتن حتی وگاوه بشوازه که درست دیار نبوینه گفت و گوت این اکرن عبارا دهوکه و اوان یاریزانه دا بس برزن ابتنه کارگریا یانه و او یاریزانه زانن تنه بله او یاریزانه نابن یعنی بیشین برنیاز بن سرانسری عراق بلکه هر وکی پیتری بن آن هر وکی ماسیسی بن اف یاریزانه توسا بن دهوک دیار کردنش بلکه دهوک من ادیت یه بچیتن ستیرن دیار بینیدن بلکه دهوک ستیره چیت کردنش بر به چنده جی هندک یاریزان هر دو براوانت رخه راست و رخه چپ براوان اکینی به یاریزانه که شماره 6 اتنی و یاریگه هدال گل هارونی بیتن الگل و چند هیرش بره که رخی دوک چاف دریا اوان بیشین جهاد کتن بو مرکاتو زوستانه وش بیتن یاریزانه زده کتن الگل و چندش وقت بیشین یا پیش بینی کری دو کت مرکاتو زوستانه دا آن مرکاتو بیتن دا او 4 یاریزانه بینیتن افر 4 یاریزانه پشین سرکیب کنت نیوادو یا خول عراق دا کاکاین حەزەکەم پەیامێک بۆ هاندەران بنێریت جا مەرج نییە ئەوەی کە بەس هاندەری یانەی دووهۆکە ئەمڕۆ لەو یاریگایە ئامادە بێ باشە پێم بڵێ جارێ پێش هەموو شتێ ئایا بلیتی یاریەکە بە پارەیە یان بە فریە چیتە ژوورەوە و وەکو خۆشت چی پەیامێک بۆ هاندەران ئەگەێنیت کە چۆن بتوانین هانی یانەی دووهۆک بین و شانازیکی گەورە بۆ ئێمە تۆمار بکات دراستش ده هر وکی تا آماجه پیدایی نبتنه هاندرت یانا دهوک یا پشتوانت یانا دهوک آماده بن الابه یاریه بلکه شمی کردستان آماده بن یاریه که برانبر تیم کام نابودن که گل به چندشی اشیم بیشین ابه یاریه دا توشی کردیاتی خود ابه یاریه دا دیار که گل به چندشی تا بحث بهای پلیت آکر پلیت بهای که گله که ارزان تینا دیتن یاشون و بهای 2000 او بهای هند مازنین بو پلیتاش درگه یاریگه همی ویشوازی بن بتنه درگه که نبیتن که پلیتای بیچه گرانتر بیتن اگر نه درگه هندی پلیتا بتنه ده 2000 دینار بن اوجی نه بها که هند مازنه که پشتوان نشدن بدن اف یاریگه هدال گلو چنده جی اگر تو بیاد یاریگاه دهو که دانجی تو بیاد دورو برد یاریگاه دهو که تنده گرام مادا بونمونه اگر پلیت چند بها که گرانجی بیتن
کسین هین دو بر درگهت یاریگاه دو که پلیت دادن پشتوان او پشتوان پاره نبیدن آم پیچه نبیدن بدن ناف یاریگاه دا یانجی کسین کارگیری آیانا دو که پیکولت یان اوان پشتوان اب کنه جور و بی برانبر دمید بینن کو پاره بینینه یانجی یاریگاه بیجین جهت والا هین توی دمی دوان کارت اینه انجام داد. باشه که شلای هاندرا و کو ام بیجین بری از دو ماهک بسیار اشتب کم دامش بر نکن لیاریگه ها دو که سیستم که نجیهات یادانان کو کرسی جی شاکر همی وکی رقم هاتی ندرست کردن سر بلتن وانا هر کس اگ دشت رقم بجین شمارا کرسی خوب چی تجربه و اوه که جی ببیت کلتورک لدف ما کو ام جیب شین وکی ولاتن پیش کفتی و رکارا بگریم بس از بسیار خود دو ماهک اشتب کم کاهین بسیار من اوام اگر نکب مسعود میرالی هاشته هبید تو وکی شروع و کارک و خوب داتا تاب زانیتن چه فکره کشتاور گریتن تو ده چه نصیحته که لیکی چه هاندانه که بوکه چه ریکی نشاده که افرو که بیجی اوه ریکا سرکفتناته لهمبری نصر اماراتی والله اب هبونا بيجين بيتري وزاكيري الجلهاروني بيجين نافياري كهدا ريكا سركفتنين استوي بار دامه تني اگر من بيجين وكي نصحتك يعني جامشگاريه كي هبتن اس تني شين بيجم كو يعني العراقي نشين بسي براوانا ياريه انجام دن بزفراندم بو بكاتيه 4 2 3 1 دیگه باشتر بیتنش ویده میدا گوهرین مازن سر تیم داده نکردن. ایکش آریشن دو که اش انجام خراب و کو هبونا کو مکان مازنا ارکا پیک بدن مثلا میرال داده یاریزان دیانا دو که او یاریزان نشین همی ارکا پیک و جیبجی کن. اف چنده ده بیتا اگر کو اگر هاتو مثلا میرال پیچه که ارکین خو کمتر لیب کردن یه یاریزان نافیاری گهدا است و بار دامده است باشتر بیتیه یا نه دو که باشه که این فتح شروع و کار ورزشی و تایبتی فوتبال تو تکلم دابوی زور سپاس بود سپاس با آمده بودید همچنین بابت این خوین هنری جی هندک شاکر لورزشی و اچین بو شهر حیاتک هنری لسلمانی جی کنسرت که موزیکی لجر نابو نشانن بیگ و دیگل حوالن خواهد اساس کرن لکنسرت دا چند شاکرکن موزیکی نو تکل بونگ موزیکی و هندک لولاتن با آماده بونا چند جنیارکن کرد و دیگل ین بیانی جی هات نپیشکش کرن که ام بزانین اف کنسرت چاهات یا برای ببرن شاکر بیرۆکەکەوەیە کە تێکەڵکردنی موزیکی گەلان ئێستا میکس بۆتە کارێکی زۆر باوە تێکەڵکردنی ئامێرە جۆراوجۆرەکان و کۆمڕۆکەی بینن کوارتێتێکی سترینگە بینن ژێدار چارنێکی ژەدارە بین لەگەڵ کەرانێک و لەگەڵ عودێک لەگەڵ کۆمەڵێک ئامێری پێکەیشتنەوە لەگەڵ ڤۆکاڵ و دەنگ کە ئەمە کارێکی تایبەتە هەندێک لە ڕیتم و ئاوازەکان شتی نەختێک نامۆن بە جۆگری کوردی خۆمان. تێکەڵکردنی موزیکی با بڵین لە موزیکی تورکی و لە موزیکی کوردی و لە چەند جۆرێکی موزیک لە کەڵچەری جیاوازەوە تێکەڵ کراون و من کاری دابشکردنەوەکەیم بۆ سترینگ ئۆرکسترا بۆ کرد با بڵین سترینگ کوارتێت بۆ کردوێتەوە و لەگەڵ ئەوانە نمایشەکەن لەگەڵ 4 هونەربەندی زۆر باشی ئەم شارەیە. زۆر دڵخۆش و تامەزرۆم کە ئەمڕۆ لێرەم چونکە دایک و باوکم خەڵکی عێراقن لەگەڵ هاوڕێم سامان ئەلیاس لێرەین
ئەمە شتێکی تایبەتە لە ڕاستیدا خەڵکی ئێرە میوان دۆستن و خواردنەکانی ئێرەش زۆر خۆشن چونکە بۆ ماوەی 20 ساڵ لە تورکیا ژیاوم لەگەڵ میوزیکی کوردی ئاشنام. بەڵە بەڕێزان بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان کۆتایی هات تا بەیانێکی تر بەخواتانە سپێری هەر شاد و بەختەوەر بن.